جانە بچاو پرسیار مەکە وەڵامی چاو نادەما چاوم هەڵەی زۆر پێکردووە ئەو هەڵەیە ناکەم من ڕاستی نیم بەس خەیاڵ چاوت لەبە لەسەر چاوت کەسێکی تر ڕاستی تۆیە بەو ڕاستیەوە حکمێدا جانە بەچاو پرسیار مەکە وەڵامی چاو نادەمەوە چاوم هەڵەی زۆر پێکردوو ئەو هەڵەیە ناکەم من ڕاستی نیم باس خەیاڵ چاوت لەبە لەسەر چاوت کەسێکی تر ڕاستی تۆیە بەو ڕاستیەوە حکمێدا بە تۆچی تا بزانیت هەستم چۆنە وەک پرسیارێ دڵتەم بە من چی کە تۆ ئێستا کەسێکی کا بۆ نەدەکات لەگەڵتان بە تۆچی تا بزانیت هەستم چۆنە وەک پرسیارێ لەگەڵتان بە من چی کە تۆ ئێستا کەسێکی کا بۆ نەدەکات لەگەڵتان